سڵاوتان لێبێت و بەیانیتان باش هیوادارم کە لە هەر شوێنێکن تەندروست لەش ساغ سەلامەت و دڵەکانتان ئارام و شاد بێت. سەر لە بەیانێکی دیکەیە کاتژمێر حوتی سەر لە بەیانیە وەکو هەموو کاتێک کە ڕاهات بووین کاتژمێر حوتی سەر لە بەیانی لەگەڵتانبینەوە ئەمڕۆژ لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لە هەولێر لە ستۆدیۆی ڕۆژباشی کوردستان 24تان پێشکەشەکەم. و ئەو کۆمەڵە بابەتەی کە بۆمان ئامادەکردون کۆمەڵێک بابەتن کە پەیوەندی بە تەندروستیەوە هەیە پەیوەندی بەو بابەتانەوە هەیە کە بابەتی گەرمی ڕۆژن کا ڕۆژانە لە هەواڵەکانە گوێبیستیان ئەبین وەجگە لەوە کۆمەڵێک بابەت کە بابەتی سەرنجڕاکێشن بەیانیەکەتان جوان ئەکات لەگەڵەوەی کە بەیانی خۆتان هەمیشە جوان و پڕە لە خۆشی و شادی لەگەڵ ئێمە حەزەکەم کە ئەو بەیانیە بەش بکەین و هەم ئێمە بە ئێوە زانیاری بگەینین و توگەلەوەش ئێوە بینەری ئێمە بن چونکە پرۆگرامەکەمان بێگومان بە بینەربوونی ئێوە بۆ پرۆگرامەکەی ئێمە جوانتر و ڕازاوەترە بێت و سەرەتایی ترینی ئەو بابەتانەی کە دەستی پێ ئەەکەین هەموو ڕۆژێک هەواڵەکانن کە کورتەیەک لە هەواڵەکان هەموو کات ئامادەیە بۆی کە سەرەتا بزانین چی ئەگوزارێت لە چواردەوروبەرمان لە ناوخۆی وڵات و لە جیهاندا. بۆیە سەرەتا بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێکەم و دواتر دێمە ناوەڕۆکی پرۆگرامەوە کە پێتان بڵێم بابەتە تەندروستێکە چییە و بابەتەکەی دیکەشمان باس لە چیە کات کە بابەتێکی گەرمی ئەم ڕۆژانەی هەواڵ و باس و خوازەکانە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردی بناغەی شەقامی 100 مەتری لە سلێمانی دانا. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێوڕسمی دانانی بەردی بناغەی شەقامی 100 مەتری لە سلێمانی ڕایگەاند پرۆژەکە یەکێکە لە پرۆژە گەورەکانی حکوومەت و خەڵکی سلێمانی شایانی پرۆژەی زیاترن. ڕەشی گەیاند خۆشەویستانی سلێمانی شایانی ئەو پرۆژەیە و پرۆژەی گەورەتر و لەوە زیاترن کە بەڵێنمان پێداوە خزمەتکاری هەمویان بین. سەرۆکی حکوومەت ئاماژەی بەوەش کرد بێ جیاوازی گرنگیمان بە هەموو ناوچەکان داوە بەڵام دوای دەستپێکردنی کارەکان هەندێک قەیران هاتنە پێش کە ڕێگری لە زۆر پرۆژەی حکوومەت کرد. لەگەڵ ئەوەش دەستپێکردنەوەی ئەم پرۆژەیە نیشانەیەکە بۆ بەردەوامی و ناهێڵین هیچ قەیران و ئاستەنگێک بەمان وەستێنێت. سوپای تورکیا ناوچەکانی عین عیسای لە ڕۆژاوای کوردستان تۆپباران کرد. پامنەری کوردستان 24 ڕایگەیاند سوپای تورکیا و هێزە چەکدارەکانی سەر بە وڵاتەکە گوندەکانی ئەلدبس و هۆشان و دەوروبەری لە شارەدەی عین عیسا لە ڕۆژاوای کوردستان تۆپباران کرد. پامنەری کوردستان 24 ئاماژەی بەوەش کرد هێشتا زیانە گیانیەکان و ژمارەی قوربانیان دیار نییە. لە هەفتەیەکدا سوپای تورکیا زیاتر لە 2 جار گوند و ئاوایەکانی سەر بە عین عیسای تۆپباران کردووە و قوربانی لێکەوتۆتەوە. سێ بار هەڵگر لە نێوان سەماوە و دیوانیە سووتێنران کە هاوکاری لۆجیستیان بۆ هێزەکانی ئەمریکا دەگواستەوە. بە گوێرەی چەند سەرچاوەیەکی ئەمنی عێراقی گروپە چەکدارە نەناسراوەکان سێ بار هەڵگری هێزەکانی ئەمریکا کە کەلوپەلی لۆجیستیان دەگواستەوە لە نێوان هەردوو شاری سەماوە و دیوانیە سووتان. ئەمەش لە کاتێکدایە کە هێزەکانی عێراق بە پاڵپشتی هاوپەیمانی نێودەوڵەتی دەستیان بە ئۆپراسیۆنێک لە دژی شانە نووسەکانی چەکدارانی داعش لە چەند پارێزگایەکی ناوەڕاست و باشووری عێراق دەست پێ کردووە. 2734 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون و ژمارەی گیان لە دەستانیش با کۆرۆنا 3000 کەسی تێپەڕاند. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ڕایگەاند لە ماوەی 24 کاتژمێردا 2734 کەسی دیکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و 1699 توشبووی کۆرۆناش چاک بوونەتەوە. هاوکات 95 توشبووی دیکەش کە بە کۆرۆنا گیانیان لەدەستداوە و بە پێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ژمارەی توشبوون 75,000 و گیان لەدەستدان بە کۆرۆنا 3000 کەسی تێپەڕاندووە. و لە ئەڵمانیا 4000 خۆبەخش ناوی خۆیان تۆمار کردووە بۆ ئەوەی ڤاکسینی کۆرۆنایان لەسەر تاقی بکرێتەوە. بەڕێوەبەری لێکۆڵەرەوانی تاقیکردەوەکە لە پزیشکی شتۆنتگارت لە ئەڵمانیا ڕایانگەاندووە
نزیکەی 4,000 کەس با شێوەی خۆبەخش ناوی تۆمار کردووە بۆ ئەوەی ڤاکسینی کۆرۆنای لەسەر تاقی بکرێتەوە. لە کاتێکدا تاقیکردنەوەکان پێویستی بە 168 کەسە. ئاماژەی بەوەش کرد دڵخۆشن ئەو خەڵکە زۆر بەدەم تاقیکردنەوە پزیشکێکەدا هاتوون. دەشڵێت پێشتر کێشەی گەورەمان ئەوە بووە خەڵک ئامادە نەدەبوو بەشداری تاقیکردنەوەکان بکات. کورتێک لە هەوڵەکانم پێشکەشکردن و دەچینە ناو پرۆگرامەوە. بەڵێ هاتینە ناو پرۆگرامەوە کە کۆمەڵێ بڕگە و بابەتمان بۆتان ئامادە کردووە. سەرەتاش لە بابەتێکەوە دەست پێکەین کە کۆمەڵێک گەنج هەستاون بە ئەنجامدانی پرۆژەیە کە ئەم پرۆژێ وای کردووە نەک تەنها خۆیان سوودمەند بن لێی بەڵکو کۆمەڵە گەنجێکی دیکەش هەلی کاریان بۆ بڕەخسێت. پرۆژەی هەڵهێنانی هێلکەی باڵندە جیاوازەکان بۆ بەرهەمهێنانی جوچکەی زۆرترین باڵندەکان لە گوندی قەرەچەتان لە سنووری شارۆچکەی دووکان لەلایەن چەند گەنجێکەوە بەڕێوە دەبرێت. وە خاوەنی پرۆژەکە دەڵێت هەموو هەنگاوەکانی سەرەتا سەختە، بەڵام هیچ شتێک مەحاڵ نییە. ئێستا دەیان گەنج لە پرۆژەکە کار دەکەن و بژێوی خۆیان و خانەوادەکانیان دابیت دەکەن. وا پێکەوە دەچین بینەری ئەو پرۆژێبین کە ئەم کۆمەڵە گەنجە ئەنجامیانداوە کە چەندێک هەلی کاریشان بۆ خەڵکی دیکە ڕەخساند. ئەم پرۆژەیە ئێمە لە سەرەتادا کە جچکەمان بە ڕێژەیەکی زۆر کەم هەبوو لە ساڵی 2013 بەردەوامین. ئێستا سپاس بخوا کە پرۆژەکەمان فراوان بۆ دەستمان کردو بە هاوردەکردنی هێلکە لە وڵاتانی دەرەوە باشترین زۆری پەلەوەر کە هاوردەیانەکەین لە ئەوروپا و لە تورکیا وڵاتانی دەرەوە کە لە مەخفەلێرە لە مەخمەزی خۆمان هێلکەکان دەتروکێنین دووبارە ئەنکەینە بۆ جوچک ئەنخێنە بازاڕەوە بە شێوازێکی جملە و مفرەت بۆ هاوڵاتیان کوردستانی خۆمان کە لێی سونمەند من باشترین زۆری پەلەوەر و هێلکە لە وڵاتانی دەرەوە هاوردە ئەکەین بۆ ئەوەی کە هاونیشتیمانیانی خۆمان لێی سونمەند بن و ئەو جۆرە پەلەوەرانە بە شێوازێکی زانستی لێرە بەرهەمدێنرێن. لەناو قاعەیە بیدایەت شەکراوێکی ئەدەینێ بۆ بەکارخستنی ئیشتیهای ئەو جوچکە. ئیشتیهای ناوی ئەو جوچکە پێویستە ئەوە بخوات بۆی ئیشتیهای بکەوێتە کار. دوایە علەفی سۆپەرفیدی دەرەجەیەکی دەینێ. علەفی دەرەجەیەک بەعام هەر علەفێک بێ دەرەجەیەک بێ ڕقەمیەکی ورد لەبەرەوەی ئەو جوچکە وردە ئەگەر ئەو وردە نەبێ و علەف وردە نەبێت ناتوانێت بیخوایان پێی ناکەوێت تەسەمومی پێەکە بەم شێوەیە. دوایی ئیتر دەرمانی ئەدەینێ و ئەکوتێ و دوایی تەڵقیحە و ئەو شتانەی ئەدەینێ لەبەر نەخۆشی. ئێستا نەخۆشی زۆر باوە، زۆر نەخۆشێکی نیکاسڵ و شتە لە ناوایە ئەبێ و جوچکە زۆر بپارێزرێ. بەڕاستی ئێمە بێ شەو و ڕۆژ خەریکی بی. ئەگەر شەو و ڕۆژ خەریکی نەبی بەرهەم نایە و ناژی. Hola, hola. بەڵێ بە هیوای سەرکەوتنی ئەو پرۆژەیە زیاتر و زیاتر هەم بۆ ئەو گەنجانەوە بە هیوای
سەرکەوتنی ئەو بیرۆکانی کە گەنجانێکی دیکە بیرۆکان هەبێت و بیانەوێت بیخەنە بواری جێبەجێکردنەوە پرۆژەیەک دابمەزرێنن کە هەم خۆیان سوودمەند بن لێی و هەم خەڵکانێکی دیکەش سوودمەند بێت. جگە لەوەی کە ئێمە لە ڕێی تۆڕی پامنێرانمانەوە هەمیشە زانیاریەکانتان پێ ئەگەینین هەندێک جاریش پامنێرانی ئێمە لە هەر شار و شارۆچکەیەک بن هەڵی ئەوە ئەدەن کە خواردنی بەیانیان لە هەر شوێنە و کوچە و کۆڵانێکی ئەو شارە بێت پێمان بڵێن کە خەڵک چۆن لەکوێ خواردنی بەیانیان نەخوا چونکە ئێستا سەردەمێکە کە زۆربەی زۆرمان ئەزانین کە خواردنی بەیانیان چەند گرنگاوە چەندێک گرنگی پێدەین پێشەوەی کە بۆ داوامەکان مامچین تەنانەت ئەگەر بۆ داوامیش نەچین بەڵام ژەمێکی زۆر سەرەکیە زۆر بەشمان ئەوە ڕاهاتون ئەگەر لە ماڵی شەبین سەردانی هەندێک ئەو دوکان و شوێنە تایبەتاناکەین کە خواردنی بەیانیانی لێ ئێستاش ئەڤین عەتا پامنێرمان لە هەڵەبجەوە لەگەڵمانە کە ئەویش لە شوێنێکی خواردنی بەیانیانە کە خواردنی بەیانی سپیاییەکان بە تایبەتی ئەڤین سپێدت باش بەیانیت باش ڕۆژت باش خاتون پێمان بڵێ کە ئێستا تۆ لە کوێیت بزەبت بەردەمی کوێ ئەو شوێنەوە ئەو شتانەی کە ئامادەیە لەو شوێنە چین و چیمان پێگەێنیت بەیانیت باش سۆڤان من لە بەردەم یەکێک لە دوکانی فرۆشتنی بەرهەمە شیرەمەنیەکان و بەرهەمە سپیەکانم لە هەڵەبجە لێرە زۆربەی ئەو هاوڵاتیانەی کە لە سنووری پارێزگای هەڵەبجەن لە نێو گوندەکانن ئەلبەتە لە چاردەوری هەڵەبجە کۆمەڵێک گوندی لێەوە هاوڵاتیان لەو گوندانەیە ئاژەڵ بەخێوەکەن بەیانیان لە پاشەوەی کە ئاژەڵەکانیان دۆژن و بەرهەمەکانیان ئامادە بێت لە جۆ لە کەرێ لە سیراج و لە بەرهەمە سپیایەکان بەگشتی لە شیر دێنینیە نێو ئەم دوکانانە و لێرە دەیفرۆش نەخاوەن دوکانەکان من لە بەردەمێکێک لەو دوکانانم کە ئەو کەسەی لێرە ئەم کارە دەکات نزیک بە 30 ساڵە کاری فرۆشتنی بەرهەمە سپیاییەکان دەکات منەمەوێت بچمە ژوورەوە قسەی لەگەڵکەم و پێی بڵێم زانم کە هاوڵاتیان خواستیان لەسەر چ جۆرێک لە بەرهەمەکان هەیە سڵاو لێبێت کاک کەریم ئەگەر پێمان بڵێیت هاوڵاتیان زیاتر لەسەر چ بەرهەمێک خواستیان هەیەەوە چ شتێک لە گوندەکانەوە زیاتر بۆتان دێ وڵا بە تایبەتی ماسمان بۆیە ماس لە ینی ڕۆژانە ماسێکی زۆرمان بۆیە ماسی کوردی ئەم لازیانەی زۆروبەری هەڵەبجە تۆ ماوەی چەند ساڵە ئەم کارە ئەکەین بۆیە لەم شێوازە ئەمەش دەڵەمەیە ماوەی چەند ساڵ ئەم کاراکەی کا کەریمەوە ئەوڵاتیان زیاتر گرنگی بە چ بەرهەمێکە جەن بۆ بەیانیان هەڵا بە تایبەتی ماس و پەنیر و سیرێژ و قەیماخ و ئەم بابەتانە هێڵکەی کوردی و ئەوەی کە تۆ تێبینیت کردووە وەکو فرۆشیارێک هاوڵاتیان ئێستا زیاتر بۆیان لە بەرهەمە کوردەواریەکان کردویا خۆت کوردەواری بە تایبەتی ئیسا شتی خواردەمەنی بیانیەکان وازیان لێ ناوە یان جاران من هەم بوو ئیسا وازم لێنا بازاڕی نەبوو بە هیچ شێوەیە ئیسا ئیسیمان بە خواردنی کوردەواریێن بە تایبەتی سیرێژ و کەرێ زایدەن پەنیری کوردی دەڵامە لەم پەنیرەمانەیە پەنیرێکی کوردی جوانە ئەمە خەڵک زۆر دوێ تایبەتی لە سلێمانیەوەیان بۆی بەرهەمەکان وەڵا ئیتر ئەوانەی خاوەن ئاژەڵەکان یان ئیتر بڵێم هێڵکەی کوردیمان بۆین سیرێش دەڵەمە بەیانیان ماسی کوردی ئەم بابەتانە سۆبان لێرە ئەگەر نەگرەکە هاوکارم بێت بەم شێوەیە هاوڵاتیان ئەوانەی کە لە گوندەکانان ماسەکانیان ئەەکەنە نێو ئەمانەوە یا خۆت پەنیرەکانیان ئەەکەنە نێو ئەم قابلەمانەوە بەم شێوانە بەم شێوازە هێنن بۆ فرۆشیارەکان و جگە لەوەش هێلکەی خۆمانە هێلکەی کوردی و پەنیری سەلک بەم شێوەیە لەگەڵەن خانمانەوە دروستەکرێت کە شێوازێکی زۆر جوانیەوە هاوڵاتیان خواستێکی زۆریان لەسەرە کە بەیانیان بۆ ژەمی بەیانیان بەکاری دەێنینوە لەگەڵ ئەوانەشدا ئێستا هاوڵاتی بە شێوەیەکی بەرچاو لە بری ئەوەی کە خواردنی لە قوتونرا و بەکار بهێنن خواردنە کوردیەکان بەکاردەهێنن سۆبان. بەڵێ ئەڤین زۆر سپاس بەیانەکەت بە لەزەت و بە چێش کردین بە بینینی ئەو دیمەنانە کە بۆت گواستینەوە. زۆر سپاس دەکەین ئەڤین کە لەگەڵمان بووی و ئێستا کە لەگەڵ ئێمە تاوابووین گوێزی هەورامان حەلی نییە گوێزەکەی بکڕە و سەلکە پەنیری کوردی و بڕۆڕەوە بۆ ماڵەوە و تێر نان و چایەکی خۆش بخۆ. زۆر سپاس کە لەگەڵمان بووی.
بەڵێ کە ئەڤین بەجێهێڵین دەینە سەر تەوەری بەرنمەکەمان کە ئەم تەوەری کە باسی لێواکەین چەند ڕۆژێکە بووە هۆی ئەوەی کە باسێکی زۆر چ لە ناو میدیاکان چ وەکو تۆڕە کۆمەڵایەتەکان باسی زۆرێکی لێکرێت کە ئەویش بەرووبوومی یاخود بەرهەمەکانی ببورن بەرهەمەکانی کشت و کاڵی بوو کە بە تایبەتی تەماتە بۆ جوتیاران ئەم ساڵ وا بوو کە ئەو پارەی نەئەکرد یاخود بەرهەمەکان ساغ نەئەکرایەوە لە بازار بۆی ئێمە سەبارەت بەم بابەتە دەستگای خێرخوازی بارزانی هەڵمەتێکی کڕینەوەی بۆ ئەم بەرهەمی جوتیاران دەست پێ کردووە کە ئێمەش میوانداری ئیسماعیل عەبدولعەزیزمان کردووە کە ئەندامی دەستەی کاریگەڕی بەرپرسیە و هەروەها بەرپرسی هاوکاریەکانی دەستگای خێرخوازی شەکەیسا لە ناو ستۆدیۆ لەگەڵ منایە و بەخێرهاتنیەکەم بەخێرهاتیت بەڕێز ئیسماعیل ڕۆژت باش هیوادارم کە تەندروست و سەلامەت بی بە لێرەوە دەست پێ بکەین چۆن بیرتان لەوە کردەوە کە ئەم هەڵمەتە ڕابگەێنن ئەویش بۆ بەرهەمی تەماتەی جوتیاران کە ساغ نەبووە لە بازاڕەکان ئێوە وەکو دەستگای خێرخوازی چۆن ئەو هەڵمەتەتان ڕاگەاند و ئامانجتان چییە لە هەڵمەتەکە؟ ڕۆژی هەموو لایەک باش ئێمە لەژێر دروشمی بارزانی نەمر کە دەفەرمێ شانازیە بۆ مرۆڤ کە خزمەتکاری ملەتی خۆی بێ ئێمەش پێویستە بە هەموو کارێک هەستین کە ملەتی خۆمان پێویستی بە هاریکاری بێت چ لە ڕووی هاریکاری چ لە ڕووی بتوانین بەردەوام بین لەگەڵیان لە هەموو ناخۆشی و خۆشیەکانیان کاتی ئەم بەرووبوومانە بینیمان لە بازار فرۆشیاری و یاخود کڕیاری کەم لەسرە خەڵکەکە پێویستی پێ هەیە ئەو جوتیارانە پێوەماندی بووینە ئێمەش وەکو نەریتێکی دەستگای خێرخوازی بارزانی لە وەکو گوتم لە هەموو ناخۆشیەک ئیشاڵڵا هیچ ناخۆشی نابی لە کوردستان بەڵام لە هەموو ناخۆشیێک ئێمە لەگەڵیانین بۆیە بڕیارماندا کە بەربوومەکانیان بکڕینەوە و هەر لە هەمان شت دابەشی سەر ئەو خەڵکە هەژار و کەم دەرامەتانە یاخود لە ناو کەمپەکان دابەشیان بکەین. بەڵێ بەڕێز ئیسماعیل ئێمە دەزانین کە لە هەموو کوردستان و تەنانەت لە خوار و عێراقیش بەرهەمەکان هەمووی بەیەکەوە پێگەیشتانی وەرزی پێگەشتنی بەرهەمەکان بوو بەڵام ئێمە ئەو هەڵمەتێک ئێوە ڕاتانگەاند و تەنها بۆ کڕینەوەی بەرهەمی جوتیارانی ئەم سنووری هەولێر و چواردەوروبەرێتی یا هەموو بەشەکانی دیکەی کوردستانی شەگرێتەوە؟ وەڵا وامان بڕیاردایە کە لە هەموو کوردستان بەرووبوومەکان بکڕینەوە بەڵام ئێستا لە دووهۆک ڕۆژانە سیتەن تەماتە و مەجموعەیەک شتیتکە دەکڕێتن کە ڕۆژانە دەبدرێتە ناو کەمپەکان و لەسەر هەژارەکان دابش دەکەین تا ئێستا لە هەولێر نزیکی 100 تەن تەماتەمان کڕیوە دابشمان کردی لەسەر خاستەن ئەو شوێنانی کە کەرنتینە دەکرێت ئێمە کە دەچین هاریکاری دەبین جگە لە خواردنی وشک و مەجموعەیەک پاککەرەوە کۆمەڵێک لە تەماتە و لە سەوزە و لە ئەو جۆرەشتانەی کە ڕۆژانە ماڵێک پێویستی پێیتی ئێمە دەکڕین و بۆیان دەبین هەم ئەمە بۆ ئەوەیە بتوانین یارمەتی برا جوتیارەکانمان بدەین هەم بتوانین هاریکاری ئەو خەڵکانە بکەین کە لە ماڵەوە کەرنتینەکراون ناتوان بێنە دەرەوە. بەڵێ کەواتە ئەم هەڵمەتەی ئێوە ئێستا تەنها لەم سنوورەیە وەلقەکانی دیکە لە شارەکانی دیکە ئێستا ئەو هەڵمەتیان ڕانەگەاندووە؟ نەخێر جارێ ینی بەرنامەمان هەیە و لە سلێمانی ژەوە خەریکی کەی بەرنامەکەتان جێبەجێکەن بۆ شوێنەکانی دیکە چکە جوتیاران لە شارەکانی دیکەش بە هەمان شێوە هەمان کێشیان هەیە؟ وەڵاهی بۆ بەنسبەت ئێمە لە هەرێمی کوردستان ئەوە دەستمان پێ کردووە اینجا نازانین کەی دەچین بۆ شوێنەکانی تر بەڵام لە هەرێمی کوردستان تاکید لە هەموو شار و شارۆچکەیەک دەستمان پێ کردیا لە هەر شوێنێک کە بزانین زۆری تەماتە خاستەن تەماتە و شتی تریش هەیە ئێمە دەچین لەو شوێنانە دەکڕین و دابش دەکەین لەسەر ئەو هەژارانەی کە هەیە یاخود ئەگە کەمپی لێ نێزیک بی بۆ نمونە ئێمە بۆ هەتا بۆ جەژنی قوربانی ژانی بڕیارماندایە ئەو ئاژەڵانەی کە دەکڕین بۆ قوربان سەری ببڕین هەمووی ئەوانە دەبی ئیناوخۆبی بە خێو کرابی نە لە دەرەوە نەهات بیتن ینی بۆ ئەوەی بتوانین یارمەتی ئەو برا هەتا ئەوانەی کە ئاژەڵ و شتیوا بە خێو دەکەن بتوانین زیاتر ئیسیفادە بکە لەوەی کە خەڵکی دیکە. بەڵێ ئەم هەڵمەتە تا چەندێک ئەخانێ ماوەکەی چەندێکە بەڵام وەڵامەکەتمان گەر بۆ ڕاگریت دەچینە لای پامنێرمان و دواتر دەگەڕێمەوە لای جەنابەت بۆ وەرگرتنی وەڵامی ئەو پرسیاریکە چەندێکی دەخانێت کە ئەم هەڵمەتە بەردەوام بێت دەچمە لای پامنێرمان مەسعود کە لە دهۆکەوە لەگەڵمانایە. مەسعود دەم باش
سپێدە باش زانیاری چه هەنە لە لای تۆ بێمە ڕابگەینە. بله سپێدەوەژی باش و بخێر بیتن دیارە پارێزگا هۆکیانی ڕۆبارێکی بەرفرە یە چاندنێکی سوکاڵی هەیە تایبەتی ئەگەر ئەس بەحسی هەر نێزیکی خانکێ بکەم و بەنداوە مووسڵێت توێرێدا دەرباز بیتن و حتا تێتە جامبوری و دەرباز بیتە نێزیکی باژێری مووسڵێ و لڤێرێژی ئەف دەشتا بژم بەردەڕەش و تایبەتی سنووری قەزاوا کرێ گشتیانی ڕۆبارێکی گەلێکی بەرفرە هێ چاندنی هەیە لەوە دەڤەران ئەوە هەر ساڵ ینی جوتیار لێ دەڤێت تایبەتی دوی وەرزیدا باجانا چینن و gelek berhemê jî gel xda çînin lê ev sala da diyara ku pirêzgirêka her heserekî û cotiyarên Herêma Kurdistanê tevbetiyên parêzga dihokê saxnebûna berhemê wan bû bazara da ji ber ku heta vî demê ez tê dame yanî ser cadên dihokê sindoqa bacana 1500 dînar tê firûtinê rastî ve pirêzgirêkek geleka mazin bû ber cotiyara evê wekir bû ku yanî edî wereya cotiyaran ji bo çandinê û girîngdan berhemê çandinê dawezîtin bêta xarê ji ber vê jî dezgehê xirxaziya barzanî wek hercar wek pîşê xwe hercara bûye encamdana karekê hemiyê însanî hemiyê niştîmanî ji ber ku ev cotiyarên hene eger hana wana nehête dan edî berhemê niştîmanî berhemê xwemalî renget bazaran da gelek kêm bibîtin ji ber vê van sê rojên derbasbûyî da dezgehê xirxaziya barzanî rabûye heweka sertaserî li seranserî parêzga dihokê li dihok û zax û gelek deverên dî rabît kirîna berhemê cotiyaran yanî wan بنمون اگر جوتیارکی 100-200 صندوق باجانا هبیتن وان باجانا جد کریتن و اوج یف کاری هنه دو آرمانجه سرکیب دست وطن یک هانا جوتیاری تتدان که بر همه ساق بیتن نوا بازاری دا تمام دمی دا او بر همه جوتیاری تکرین بو کمپات هتا برن یا جو کسان هجار و دستکورت هتا برن و دوان چند روز در باز بودنی رژه که زور تایبتی باجانا جوتیار هاتیا کرین و بو کسان خودان پێدوی تێنە برنێ و تەماتەوە و باجانە و ئەvە هەوەکە یا دەست بکری و دێوە بەردەوام بیتن نەبتنێل دهوکی بەلکل قەزا و نەحیێن سەر پارێزگا دهوکیش و ئەف هەوەهانە دێوە بەردەوام بیتن بەێ من بابەتە دیە کۆناژی هەبوو بەش بەرکەمیە دەمیا زەوە گەرمەستۆدیوێ بەڵێ زۆر سپاس مەسعود تتگەلمە بووی و سپاس دەکەین بۆ هەموو زانیاریەکانت. دەگەڕێمەوە بۆ لای جەنابتان پێشەوەی کە بچینە لای پامنێرمان پرسیارەکە ئەوە بوو کە هەڵمەتەکە چەندێک درێژە دەخانێک بۆ ماوەی چەندێک ئەو هەڵمەتتان ڕاگەاندووە. ئێمە دەستگای خێرخوازی بارزانانی وەکو گوتم تەمەنا دەکەین هیچ کێشەک و هیچ گرفتەک و هیچ ناخۆشێک نێتە ڕێی کوردستان بەڵام تا پێویستیان بە ئێمە بی ئێمە لە خزمەتیاندا دەبین تا مرۆڤایەتی پێویستی بە ئێمە بێ لە هەرێمی کوردستان و لە هەموو ناوچەکە ئێمە بە شەو بە ڕۆژمان نییە لە خزمەتیاندا دەبین سنوورمان نییە ڕسکمان نییە بە هیچ جۆرەك کاتی لە هەر شوێنێک پێویست بوو ئێمە ئامادە دەبین کاتی زانیمان خەڵکەکە کەیشتەوە ئەوەی خۆی ئێمەش بەرەو ئیششکەدا بەڕێ دەکەوین. بەڵێ بەڕێز ئیسماعیل جەنابێت وەکو بەرپرسی هەموو هاوکاریەکان بێگومان ئێوە کە ئەم هاوکارێتان ڕاگەاندووە مەبەستانەوەی زیاترین شت جوتیاران بەرهەمەکانیان خەسار نەبێت و دواتریش خەڵکانێکی دیکە سوودمەند بن. ئێوە ڕەچاوی ئەوەتان کردووە کە نرخەکەی ئەو تەماتەیە کە ئەیکڕن بە شێوەیەک بێت کە دیسانەوە جوتیاران سوودمەند بنین یان چاوەڕێ ئەوەتان کردووە کە جوتیارەکان خۆیان نرخەکەتان پێ بڵێن دا ئێوە خۆتان نرختان بۆیان داناوە. دانا بە تاکید ئێمە نرخێکی وا پێیان دەڵێن کە هەم سوودمەند بێ جوتیارەکە هەم بتوانین هاریکاریەکەش بگەینە هەژارەکان بەڵام بە تەکید لە ڕێی جوتیارەکانەوە بەبێ ئەوەی ئەوان نرخەکان دادنین ئەو جوتیارانێک کە نرخەکان دادنین بە تاکید ئەمە ئەویان لێ دەکڕی. خۆتان شوێنتان دیاری کردو کە بەرهەمەکانتان بۆ بهێنرێت یان وەکو هەمیشە دەستگای خێرخوازی بارزانانی خودی خۆی دەچێتە شوێنەکان ئێستاش بە هەماشەی خۆتان دەچنە ئەو کێڵگانە یاخود ئەو شوێنی کە جوتیارەکە وەستاوە لێی بە کۆمەڵێک بەرهەمەکەیەوە. نا بە تاکید شوێنێکیان هەیە کە گومرگە خەڵک لەوێن دەرێ کۆ دەبێتەوە لەوێن دەر بۆمان ئامادە دەکەن و جوتیارەکان لە ڕێی وەکیلەکانیان بۆمان دەهێنن و ئێمەش بە سیارەکانی خۆمان دەیان گوازینەوە. بەڵێ ئێوە ئەو جوتیارانتان پێشتر ئاگادار کردوەوە کە ئێمە لە ئێوە بەرهەمەکڕین یان چاوەڕێ ئەوەکەن جوتیارێک خۆی پەیوەندیتان پێوە بکات بڵێت من پێویستم بەوەیەکە بەرهەمەکەم لێ بکڕن ئێستا بەمەرجەکە هەموو جوتیارەکان پێویستیان بۆ شتێ چۆن ئەو میکانیزمەتان ڕێکخستووە؟ وەکو گوتم جێگایان هەیە هەمویان دێنە ئەو جێگایە یعنی هەموو ئەو جوتیارانە کە تەماتەیان هەیە یاخود هەر شتێکیان هەیە
شوێنێک هەیە کە لە هەولێر هەمووی کۆ دەبنەوە لەوێ دەزانین چ شوێنێک چ کەسێک تەماتەی هێناوە یاخود خەیار یاخود هەر ئەو شتانێک کە ئێمە لێیان دەکڕینەوە بزانین زۆر بووە ئێمە مەجموعەیەکیان لێ دەکڕین و دەچین دابەشی دەکەین بۆ ئەوەی هەم جوتیا هەم هاندامی بۆ جوتیارەکە هەم بەربوومەکەی نەمینێتەوە هەم خەسار نەبێتن هەم خەڵکێکی کەش استیفادە لێ بکەن. تا ئێستا هیچ جوتیارێ بۆ پەیوەندی بە تایبەتی بە دەستگاکەتانەوە بکات بڵێ من لەوێ بەرهەمەکەم نایەنمە ئەوێ بەڵام بە جیا پەیوەندیتان پێ بکات بڵێ تەنها لە منی بکڕن من زۆر بەرهەمێکی زۆر زیاتر لەوەی لەوێ هەیە. ناوەڵە تا ئێستا نەبووە بەڵام تەمەنا دەکەین هەر وەختەشیش هەر کەسێک پەیوەندیمان پێوە کاتن ئێمە لە خزمەتی دادەبین ئێمە بۆ خۆمان هەموو کارەکانیشی لە بۆ جێبەجێ دەکەین و ساری خۆشمان دەبین و ئێمە خزمەتی هەموو براجوتیارەکانی خۆمان دەکەین. ئێوە لە هەموو یارمەتیەکان یا لە هەموو هاریکاریەکان کە دەیکەن هەمیشە ژمارەیەک بۆکو هێڵی گەرم دائنێن بۆ ئەمە بەستە هیچ ژمارەیەک وەکو هێڵی گەرم دانەنرا؟ نەخێر ئێمە هیچ ژمارە هێڵی گەرممان نییە بەڵام ژمارەکانمان هەل لە سەرۆکی دەستگاوە تا هەموو بۆی کە جوتیاران پەیوەندیتان پێ بکەن هیچ پێویستی بۆ نەکرد؟ نەخێر سەرۆکی دەستگاوە تا هەموو کارمەندانی دەستگا چەند ژمارەیەک هەیە خودی سەرۆکی دەستگا ژمارەی خۆی بربڵاوە شەو ڕۆژ جوابی خەڵک دەداتەوە. بەڵێ و لێرە پرسیارێکی ترم بۆ دروستە بێت ئێوە هەوڵی ئەوەتاندا کە یارمەتی جوتیاران بدەن و هەنگاویشتان بۆ ناوە تەنها لە ڕێی کڕینەوەی بەرهەمەکانیانە پێتان وایە ئەتوانن پشتیوانیان بکەن یان بیرۆکەی تر ڕێگەی تر یان هەڵمەتی ترتان هەیە؟ وەڵا بە تاکید ئێمە بیرۆکەی ترمان هەیە بەڵام کاریمە لەگەڵ منەظەماتە و پێشکەشی زۆر لە ڕێکخراوە بیانیەکانمان کردیە کە بتوانین هاریکاری ئەو براجوتیارانە بکەین هەم لە ڕووی ئەو مەوادانەی کە چ لە ڕووی مەکائینە و چ لە ڕووی گواستنەوەیە و چ لە ڕووی ئاودانە بە تاکید لە زۆر شوێنان ئیشیشمان لەسەر کردووە بۆ نمونە لە شنگال لە منطقەی لای باسرمە و ئەولا ئێمە زۆربەی کارەکانمان لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ خەڵک کردووە بۆ خەڵکمان داناوە و بەرهەمیشی هەبووە و استیفادەشی باشی لێ کردووە. بەڵێ جگە لە تەماتە شوتیش بە هەمان شێوە هەر بازاڕی نەبوو و ئەکرێ بڵێن یەکێک بوو لەو بەرهەمانەی کە دیسانەوە جوتیار زەرمەند بوتیایە. ئێوە جگە لە تەماتە و سەوزەوات بەرهەمی شوتی و شتیش لیان ئەکردنەوە بۆ چکە جەوەکەی گەرمە و کەمپەکان مناڵێکی زۆری تایە پێویستیان بە هەندێک لەو جۆرە خواردنانە هەیە؟ بە تاکید ئێمە وەکو گوتم هەتا جگە لە شوتی ئاژەڵیش بیرمان لەوەی کردۆ ئاژەڵیش لانی لەوانە بکڕین کە خەڵک لە ناو خۆ بە خێوی دەکاتن نەک بچین ئەوانەی کە لە دەرەوە دێن هەتا مەوادی خواردن ینی هەر شتێک بزانین خەڵکی خۆمان سوودمەند دەبێ بە تاکید ئێمە لێ ناگەڕێن ئەو پارەیە یاخود ئەو سوودە بگاتە بە خەڵکی تر با بگات بە ئەو خەڵکانی کە پێوەماندی دەبن بۆ بە تاکید شوتیشمان کڕیوە بردومانە لە کەمپەکان دابەشمان کردو زۆر سوپاسی ئەو خەڵکە خوا پێداوانە دەکەین کە لە هەرێمی کوردستان زۆر هاوکارن و یاخود ئەو ڕێکخراوانە مەجموعەیەک ڕێکخراو هەنا کە تا ئێستا بەردەوام بووینە لەگەڵمان بە تاکید کڕیمانە و جگە لە تەماتە شوتیش کراوە لە ناو کەمپەکان دابش کراوە ناو کەمپەکانی ناو شاری هەولێر. بەڵێ زۆر سپاس دەکەین بەڕێز ئیسماعیل عەبدولعەزیز بەرپرسی هەموو هاوکاری و یارمەتیەکان و جگە لەوە ئەندامی دەستەی کارگێڕی لە دەستگای خێرخوازی بارزانی زۆر سپاس کە ئامادەبوویت لە ستۆدیۆ وەڵامدەری پرسیارەکانمەون سەرکەوتوو بن. بەڵێ دەچینە بابەتێکی دیکە کە ئێمە هەموو ڕۆژێ لە هەموو پارچەکانی کوردستان هەڵی ئەوە دێن کە زۆرترین بابەتان بۆ ئامادە بکەین و هەر جارێ و بە شوێنێک یان لە یەکێک لە شارەکان لە پارچەکانی دیکەی کوردستان ئاشناتان بکەین. ئێستاش باس لە پارێزگای موش دەکەین کە لە باکووری کوردستانە چەند تیمێکی تایبەت هەن ببورن چەند تایبەتمەندیەکی تایبەت هەیە لەوێ کە بە پیتی خاکەکەی ئاو و هەواکەی کشت و کاڵکردن لەوێ گەشتیاری هەڵکەوتنی چەند هونەرمەندێکی دیار و ملی کە ئەمانە هەمووی بێت بۆتە جێی سەرنجڕاکێشی لەو شوێنە و جیا لەوانش ناوچەیەکی باشە بۆ بەخێوکردنی ئاژەڵە جۆرا و جۆرەکان کە تەنیا لەو پارێزگایە ملیۆنێک و 380,000 سەر ئاژەڵ هەیە و 270 لە وەرگا هەن. با بچین لێرەوە لەگەڵ ئێمە بن کە پارێزگای موش ببین.
بە پیتی خاک و گونجاوی ئاو هەوای پارێزگای موش لە باکووری کوردستان وای کردووە بۆ چەندین کەرت و سێکتەری سوودی لەوەرگیرێت. یەکێک لە تایبەتمەندیەکانی موش خەڵکێکی زۆری ناوچەکە ڕۆژانە مەڕ و ئاژەڵەکانیان لە کوێستانەکان و لە بەرزای 2500 مەتر لەسەر ئاستی دەریاوە ئاژەڵەکان دەلەوەڕێنن. بەرپرسانی ناوچەکەش دەڵێن پیشەی ئاژەڵداری بوژاوەتەوە و خەڵکێکی زۆر بەو کارەوە سەرقاڵن. ئاژەڵدارانی زۆرێک لە ناوچەکان لە وەرزی گەرما دێنە کوێستانەکانی پارێزگای موش کە بە دووری 35 کیلۆمەتر لە ناوەندی پارێزگاکەوە دوورە و 2500 مەتریش لە ئاسی دەریاوە بەرزە. ئێستا پیشەی ئاژەڵداری تەواو بژاوەتەوە و ئێمەش ئەوەی پێویست بێت بۆ ئاژەڵداران هاوکاریان دەکەین بۆ ئەوەی بەرهەمی جۆراوجۆر و سپیایی بخرێت تا بازاڕەکان و ئاوگرێکەمان گەشەی زیاتر بکات. ساڵانە لە مانگی ئایاردا جوتیار و ئاژەڵدارانی نەک تەنیا پارێزگای موش دەچنە کوێستانەکان بەڵکو لە وەرزی گەرمادا ئاژەڵدار و جوتیارانی دیاربەکر، ئورفا، ماردین، سێرت و باتمان نزیکەی 300,000 سەر ئاژەڵ بۆ لەوەڕاندن دەبەنە کوێستانەکانی پارێزگای موش. بە درێژایی مانەوەی ئاژەڵداران لە کوێستانەکان بەرهەمی سپیایی 2000 تۆن خوری و نزیکەی 600,000 تۆن شیری مەڕ و بزن بەرهەم دەهێنن. بەپێی خەمڵاندنەکان نزیکەی 550 ملیۆن لیرە سوود بە ئابووری پارێزگاکە دەگەێنێت. بە شێوەیەکی گشتی زیاتر لە 1,300,000 سەر ئاژەڵ لە پارێزگای موش لە باکووری کوردستان بەخێو دەکرێن و 270 لە وەرگا و کوێستان لەو پارێزگایە هەن. چەند ساڵێکە بەهۆی سوودە زۆر و جۆراوجۆرەکانی خەڵکێکی زۆر کاری ئاژەڵداری دەکات. وەزارەتی کشتوکاڵ و دارستانی تورکیا بۆ هەر سەر ئاژەڵێک بڕی 25 لیرە بە ئاژەڵداران دەدات. ئەوەش وەک هاندانێک بۆ بەردەوامیدان بە پیشەکانیان. ئەویش پارێزگایەکی دیکە لە پارێزگاکانی کوردستانی خۆشەویست. لەڕێی پامێرانمانەوە چوینە هەڵەبجە، هاتین بۆ دوهۆک و ئێستاش دەگەڕینەوە هەولێر و من ئێوە ئەم بەیانی لەگە خۆما ئەبم بۆ هەڵەبجە، ئەتان بم بۆ دوهۆک، ئەتان بم لەواچێت کەمێکی تر بچین بۆ سلێمانی، لەواچێت بینەوە بۆ هەولێر کە ئێستا لە هەولێرین و دەچینە لای پامێرمان ڕێناس عەلی کە ئەویش ئەم بەیانێ لەگەڵمانە بەشدارە بێت. ڕێناسگیان بەیانیت باش، هیوادارم کە تەندروست و لەشساغ و سەلامەت بی. چییە چیرۆکی تۆ و ئەڤین لە لای بەرهەمە سپیایەکان ئەمڕۆ؟ دیارە تۆش لە بازاری ئادێ با سێرێ بکەم ئیسکان، لە بازاری ئیسکانی پێم بڵێ چییە ئەم چیرۆکەی ئەمڕۆتان بەیەکەوە ئەتانوێ تاموچێژی ئەومان پێ بگێنن کە بەیانیانە ئێوە هێشتا نانوچاتان نەخواردو ئێمە لەو شوێنانەی. سۆفان ڕۆژ باش لەبەرەوەی بابەتەکان بەڕاستی هەمووی هەواڵەکان ناخۆشن و ڤایرۆسی کۆرۆناش بەربڵاوە، بەڵامی دی هێشتا ژیان بەردەوامە. بازاڕی ئیسکانێکێکە لەو بازاڕانەی کە هەر لەسەر لە بەیانێکی زۆوە کراوەیە، ئەو شتانەی کە لێرە هاوڵاتیان دەیخۆن بەیانیان و ئەو خواردنانەی کە زیاتر بەیانیان لێرە بەکار دەهێنرێت، هاوڵاتیان زۆربەی کاتەکانیان لە ئیسکان بەسەر دەبن، جگەلەوەی کە شەوانی ئیسکانیش قەرەباڵەخ بووە لە ڕابردوودا، بەڵام بەیانیانەکەشی خەرەباڵەخە لەبەرەوەی هاوڵاتیانێکی زۆر نانی بەیانی لە ئیسکان و لەو دوکانانە دەخۆن کە لە ئیسکاندا خواردنی جیاواز دروست دەکەن. لێرە زۆر خواردن دروست دەکرێ، هەم نانی بەیانی هەیە، هەم کۆمەڵی خواردنی تایبەتیش هەیە کە بەشێک لە دوکاندارەکان دروستی دەکەن بۆ ئەو کەسانی کە داوای دەکەن. جگە لە ماست و پەنیر و ئەو بابەتانە هێلکە کۆمەڵی خواردنی تایبەت خەڵک بەیانیان داوای دەکات. من ئەمەوێ بپرسم زیاتر بەیانیان خەڵک داوای خواردنێکتان لێکە؟ بەخێر بێن سەرچاوم. وەڵا عادەتەن خواردنی بەیانیان قەیماغە و ماستە و سەرتوێژ و میغلەمە و نیشکن و ئەو شتانەیە. زۆربەی خواردنەکان لێرە خوڕێ یاخود تایبەت خواردنێکتان هەیە؟ خواردنەکان بەس خواردن تایبەتەکە میغلەمەیە. میغلەمەیە زیاتر خەڵک داوای دەکات. چی خواردنە چەورە بەیانیان نەخوڕێت؟ وەڵا خەڵکی عەزی لێەوەیە. خواردنەی تایبەتە بڵین شتێکی خۆشە. چەندە ماست یاخود پەنیر ئەو شتانە بەکارێنن بەیانیان؟
والله هەمووی دەڕاتن حامەشتەکەەوە نییە بڵین خەڵکی جیاواز دیت هەیە عزی لە میغلمەیە هەیە عزی لە قەیماغ هەیە عزی لە ماستا ئاشتەکان جیاوازەوە نیە یەک داواکاری نییە زۆرە یعنی ئێوە چۆن ئێستا ڤایرۆسی کۆڕۆنا بەربڵاوە چۆن خۆتانە پارێزن و چۆن ڕێنمایەکانیش جێبەجێکە ڕێنمایەکان چییە نەیاڵین خەڵک زیاد نزیکی یەکتر بێت و یعنی دایمەن مەترێک دو مەتری لێک دوورن ئێمەش ڕێنمایەکان ئەوە دەکەین کەمامەوە دەستەوانی خۆمان دەپارێزین ڕێنمایەکان جێبەجێ دەکەین سۆڤان لێرە هەم ڕێنمایەکان جێبەجێ دەکرێت هەمیش خواردن ئامادە دەکرێت سبێنان بۆ ئەو کەسانی کە دێنە بازار یا خۆدە و کەسانی کە خواردنی بەیانیان بەتابەت لە ئیسکانە خۆن هەندێک تایبەتمەندی هەیە کۆمەڵە کەسانێکن کە لە ئیسکان نەبێ نانی بەیانی ناخۆن چکە خۆمەڵە خواردن هەیە کە لێرە لەم دوکانانەی کە نانی بەیانی ئامادەکەن لێرە دروستەکرێت بەتابەت مەخلەمای چەکە لەو خواردنانەی کە بەیانیان زۆربەی خەڵکی هەولێر بەکارێهێنن و زۆربەی ئەوە کەسانیشی کە دێنە بازاڕی ئیسکان مەخلەمە ئاخۆن باشە ڕێنازگیان تۆ بەوە بەناوبانگی لای خۆمانە کە زۆر شاهانە ئەژیت ئەم بەیانێش وەکو هەموو بەیانەکانی تر شاهانە بژی و لەو مەخلەمە خۆشە بخۆ جێ منیش خاڵی زۆر سپاس زۆر سپاس بۆ ڕێناز کە لەگەڵمان بوو و دەینە سەر تەوەرێکی دیکە هەرچەندە ڕێناز باسی لەوە کرد کە خواردنی چەور ئەو مەخلەمەیە زۆر چەور بوو وە تەوەرەکەی ئێمە تەوەری تەندروستیە بەڵام دوورە لە بابەتی خواردنی چەور و ئەو شتانە بەڵام دیسانەوە لە چوارچێوە و لە بازنەی تەندروستیە کە ئەویش جیاوازە تەندروستیە کە باسی چیەکەم باسی ئەم پێکەنینە ئەم زەردەخەنەیە من زۆر بەوە بەناوبانگ کە بەبەردەوامەوە پێ ئەەکەنم بەڵام زەردەخەنەی جوان پێویستی بە دەموددانێکی زۆر جوان و تەندروستیش هەیە لەگەڵ ئەوەشە ئێمە بۆ ئەوی کە زانیاری زیاترتان سەبارەت بە تەندروستی دەموددان پێ بگەێنین و بزانین کە گرنگی دان بە دەموددان چییە و چۆنە بە گرنگی پێ بدەین میوانەکەمان دکتۆر دڵدار عەبدوڵڵا کە پزیشکی پسپۆڕی ددانە لە ستۆدیۆ لەگەڵمانە ئامادە ئێستا کۆمەڵە پرسیاری لێ ئەەکەم کە پرسیاری هەمومانە بفەرموو دکتۆر بۆ ناو ستۆدیۆ بەلامان بەخێر هاتی دکتۆر بەیانی باش سپاس دەکەم طبعا دکتۆر بابەتی گرنگیدان بە دەموددان یەکێکە لەو بابەتانەی ئێستا زۆر خەڵک گرنگی پێدات و جگە لەوەش تەندروستی دەموددان کێشە و گرفتی خۆی هەیە جارێ با بزانین کێشەکان و کاریگەری ددان لەسەر ڕوخسار و جگەلەوە لەسەر بەشەکانی دیکەی دەم و چاو چییە؟ بەتاکید ڕۆژتان باش ڕۆژی هەموو بینەران باش طبعاً ددان وەکو بەشێک لە جوانکاری و ینی پیشاندانی جوانی ئەو شخصە بەڕاستی گرینگە لەبەرەوەی و کە یەکێک لە بیدایەتەوە لە سەرتا دەبینی طبعاً یەکەم شت کە دەبینی چییە تەماشای فیسی دەکەیت تەماشای دەمچاوی دەکەیت پێشەوەی تەماشای هیچ جێیچکە بکەیت چکە هەر فیس تو فیسیان بوو لەو کاتە چ دەبینێت و طبعاً لەو کاتە لە کاتی قسەکردن یەکەم شت کە دەبینی ددانەکان دەیبینی و لێوی دەیبینی ئەوانە ینی لە کاتی پێکەنین لە کاتی قسەکردن جوانی ئەو کەسە پیشان دەدا لێ ڕاستی ئێستاکە زیاد ینی و لەو سەردەمە خەڵکە زیاتر گرنگ دەدا بەو لایەنە چونکە بەڕاستی ئەگەر بێ سەر حقیقەتی ئیشەکە جوانی ددان و جوانی لێو شتیوان نییە لەبەر ئەوەی چونکە یەکەم شتێکە تو دەیبینی یعنی ئەو زەردەخەنێک کە بەرامبرت بەنی سنج ڕاشێش دەبیتن ئەگەر هاتوو بە شێوەیەکی جوان بەڵێ دکتۆر زۆر کێشە هەیە کە ئێستا پزیشکی چارەسەری کردووە بەڵام هەندێک کێشەی تر هەیە بۆ ماوەیە چارەسەر ناکرێت تا چەندێک کێشەی دەموددان بۆ ماوەیە کە چارەسەر نەکرێت کام کێشانە کە چارەسەر ناکرێت و بۆ ماوەیە کەسەکەی کەسای گوێی لێمە مێشکی خۆی ئیسراحەت کە بەدەی چارەسەر نەگەڕێت خۆی بەتەکید بۆ ماوە دەوری زۆری هەیە لە هەموو بەشەکانی ژیان و لە هەموو بەشەکانی تەندروستی مرۆڤەکە بەڵام تا ڕادەیەکی زۆربەی زۆریان چارەسەر کراوە بەڵام چارەسەرەکانی دەگۆڕێتە دەکەوێتە سەر شەخصەکە یەک و دەگەڕێتە سەر ئیشەکەی لەوانەیە زەحمەتتر بی بەس بەتاکید زۆربەی زۆریان کێشەکان چارەسەریان هەیە و چارەسەر کرایە بەڵێ بەتاکید بەس دەبینی هەندێکیان زەحمەتترە وەختێک زیاتری دەوێت زیاتر بەتاکید ئەو کاتێ بەس ئەگەر ناوەیدی
و بەڕاستی کۆنتترۆلکردنیش مهمە یعنی کەسێک ئەگەر مەسەرم بۆ ماوەی مەشاکری ددانی هەیە دەبینی بابیتی داچێتی لە عمرێکی کەم ددانەکانی نەمایە دەکرێت ئەو کەسە لە بیدایەتەوە احتیمام بدە ینی کۆنتترۆلی خۆی بکە تۆ دەزانی بۆ ماوەی تەماشای خۆی دەکە ئەوە ئیشکالی هەیە لێ ئەگەر بێت و لە بیدایەتەوە کۆنتترۆلیکە بەتاکیت عیلاج هەیە ئەوە نییە ینی بە هیچ ناوەکبوونی هەتا بۆ ماوەیش بێ عیلاجی نەبی زۆربەی زۆری کێشەکان چارەسەر مەگەر شتێکی کەم نەبی هەندێکیش هەیە نە بۆ ماوەیە نە هیچ کێشەیەکی هەیە دەمودانێکی زۆر ڕێکوپێکیشی پێ بەڵام ئەچێ هەڵیە کێشەیە یان بچووکێکاتەوە تەلبیسی بۆ ئەکا ئەمە تا چەندێک زەرمەند دەبێت ئەو کەسە دواتر دوای چەند ساڵە هەستی پێکاکی کێشە نەبووە بۆچی وای کرد بەتاکیت ئەوە ینی هەندێک جاریش وەکو کە باسمان کرد جوانکای هەندێکشی جاری وایە چاولێکەری دەور دەبینێت ئەوە هەم جارێ زۆر لەگەن نەخۆشەکانی خۆشم و لەگەر ئەطرافی خۆشمە قسە دەکەم دەرم کە خوانەدا معنی ئەوە نییە بەتاکیت هەندێک حاڵەت هەیە ینی بەڕاستی احتیاج ناکات و دەستکاری دانەکان بکەیت مەسەلەن دانەکان خۆی مەسەلەن شکلی جوانە ڕەنگەکەی جوانە دەبینی کەمەک ڕەنجی ئەوەیە دەتوانانی بە هەندێک بەدیلی کات چارەسەری بکەیت نەبڕۆی مەسەلەن دەستکاری دانەکە بکەیت گچکەی بکەیت چیفی بکەیت وەکو جەناب گوت تەلبیسی بکەیت ئەو شتانە نا لەبەر بەڵام هەندە حاڵەتیش هەیە کە دانەکان خۆی ئەسڵەن مەسەلەن زۆر کلۆر بووە زۆر شکایە زۆر ڕەنجی گۆڕایە ئەوانە دەکرێت دەستکاری بکەیت بەڵام ئەوەی کە هیچ مشکلەی نییە فقط لەبەر ڕەنگە گۆڕینی ڕەنگەکەی کە ڕەنگە زۆر سپی بیتن دەستکاری دەکا ئەمە خۆم یان شخصیان لەگەڵنی مەهەرسن لە شتەکە زانستیشە دکتۆر نەکات جەنابەت لەگەڵینیت من زۆربەی پزیشکانی ددان ئەبینم هیچ کامیان نە لۆمینێتەکەن نە تەلبیسەکەن هیچ ئەمەجوستمە قسەیە بکەم یانی بەزدی مەسەلەکە کووە ئەوان دووربینن بەڵێ دووربینە مەسەلەن دووربینەکە کووە تەماشا دەکە پاش 5 ساڵێکە وەزعی ئەوە چی دەبی لۆ لەبەرەوەی بەخۆی بە ممارەسەی خۆی دیتیتی ئەو مەشاکیلانێک کە پاش 5 ساڵێکە لەو حاڵەتە ڕوودەداتن چییە؟ بۆ دانێک کە کێشەی نەبوو خۆی کێشەی بۆ دروستەکە سەرێ نائێشە پەڕی پێ دێتن ئەیتر لە بۆ فترێکی کەم لە بۆ جوانی لە بۆ وەختێکی کەم شتێکی زۆر لە دەست دەدا چکە بەڕاستی ئەمە دەبینین ینی خاستم ئەگەر ئەو شتە بە شێوەیەکی فول زانستی نەکرابی حسابی و کتابی لە بۆ هەموو نەکرابی لەبەرەوەی مەسەلە تو کە دێ ددانێک دەکەی ددانێکیکە یعنی ئەو دانێکی خۆ دروست کرایە بە زۆر مەراحلدا ڕۆیە هەتا دەگات ئەو مستەوای کە تو دەیبینی یعنی ئەوە ئەها نییە بەخۆی بەڵام ئەو دانێکە دروست دەکرێت بەو شێوە نییە حساب ئەو نەکرایە بە تابش ئەگەر بە شێوەیەکی زانستی فول زانستی نەکرێتن ئیشکالی زۆر دەبی دەبینی پاش 5 ساڵێکە ئەو ددانە بەری دەدا ئەو دانێک کە کرایە بەریدایە ئەو دانە ئەسڵەن گچکت کردیتەوە تازە ستەکەی خۆ ناتوانانی ئەو دانێکە تو لێت کردیتەوە زارشتی بێخیەوە بە تەکیید ناتوانانی کەواتە تو ناتوانانی خۆی بگەڕێەوە پاشەوە لێ هەندێک مەشاکری دەبێتن هەندێک زاریش بەڕاستی پێویست نییە کەواتە تا حاڵەتەکە زۆر زەڕوو نەبێت کەسەکە زۆر پێویستی نەبێت ئێمە دوو کێشەی دانمان هەیە ئەوانی کە ئێمە شارەزانین لی وەکو هاوڵاتیەک لە ڕووی پزیشکیەوە لی نازانین دەزانین کە تەنها کلۆری ددان و ئازاری ددان کە هەڵیە کێشین هەر ئازارێکمان بۆ دروستە بێ یەکسەر ئەڵێن با بڕۆین هەڵی کێشین نەجاتمان بێ قسەیەکی کوردەواری هێڵێ چاو بێشێ بیبەستە و دان ئێشە هەڵی کێشە هەڵی کێشی ئێشان و چێشان ئێستا ئێمە لە چ کاتێکە چ قۆناغێکە پێویست دەکات ئەم دانا تەواو ئەبێ هەڵبکێشرێت چارەسەری نیە بەڵێ طبعا ئەمن لەگەر زۆر زەباسیەوە دەکەم یان ئەگەر هاتوو ئەتوو لە بیدایەتەوە کۆنتترۆلت کرد مەسەرەن ددانەکان دەکرێت و ساڵێک جارێک 6 مانگ جارێک یعنی ئەوها کۆنتترۆلی بکەی ددانێک کە بیدایەتی پڕێکیەوە فەرقی هەیە لەگەر ئەو ستێجی مەسەرەن ئەو مەراحلەیە کە دووەم دەگا پڕێکیەوە ئەو دامپڕکردنەوەی دووەم باشترە لەوەی کە دانەکە قەتە عەسەب کرێ یان کە دەمار بڕین کرێەوە لای هەمومان دەمار بڕینەکە باشترە لە کێشانی ویانە ئیتر ئەو مەراحلانەیە بەڵام لە هەموو حاڵەتێک دەبێت ئەو مەراحلانە ببڕی ئاخر مەراحلت دان کێشانی یعنی لە دوای قەتە عەسەبکردن و دەمار بڕین ئەکرێ ئازار بگەڕێتەوە ئازاری هەبێت بەتەکید ئەتوو ددانێک مەسەلەکە ئازار گەڕانەوە بەشەکە و مانەوەی دانەکەش بەشەکە ئەتوو دانێک ئەگەر زۆر کلۆر بووبی زۆر ینی شکابی ئەتوو دەمارەکەت بڕی ئیتر ئێشی نەما بەس ئەو دان لەبە بە حکمی ئەوەی کە چەند ساڵێک ئەوەی نامینی ینی خواردن لۆی ناچیتن تەغزیە ناڕوە ینی خین ناڕوە لە بۆی ئەو دانە زائیف دەبی دەبینی ئەتوو بە زەختەی کەم چەرەزەشی دەخوا شتێک دەکەت دانەکە دەتاقی دەستچێ لۆ ئەو کات کاتن دانەکە دەبی چیف کاتن ئەوش چەند ساڵێک دەکاتن مەسەرەن چووکە دانەکە خۆی ئەسڵن یانی ئەو دانەکە دروست دەکران وەکو ئەوەیە ئەگە خواردن نەیگاتی ئەو قوتەی نابی لۆیە دائیمەن معرەزە لە بۆ شکان بەڵام ئەمە لە هەموو حاڵەتەکان دائیمەن دەڵێم ددانی خۆت وەکو بڵێن لە هەموو ئەو بەدیلانێک کە ئێستاش بە چاندنیشەوە هەموو حاڵەتێک دانی خۆت باشترە بەڵێ دکتۆر پرسیارێک ئێمە بە تایبەت بۆ خانمانە پرسیارم ئەڵێت
هاوکردنی پووکی ددان وا ئەکات کە کردداری دووگیانی دوا بکەوێت شتی وا هەیە؟ بەخۆی مەسلەی کردداری دووجانی بەلایەک بەڵام بەتاکی دەوری هەیە لەبەر ئەوەی هاوکردنی پووک یعنی هاوکردنی بەشەکە لە لەشی ئینسان ئەو هاوکردنەش لەبەرەوەی ئەو خینەی کە لە دڵەوە دەڕوا لە بۆ پووک نفسی ئەو خینەیە کە دەڕوا لە دەوری لە لەشی ئینسان دەسوڕێتەوە یعنی هەر ئەو خینەیە دەوران دەکات لۆی ئەگەر التیهابەک و ئەگەر هاوکردنێک لە پووک هەبی ئەو التیهاب ئەو بەکتریا دەگوازێتەوە بە هەموو بەشەکانی تری بەش لەش بەتاکید چونکە ئەوە نفسی ئەو خینەیە کە لەوێ دەڕوا و دەگەڕێتەوە دەڕواتە مەسەرەن نووشی پەنجەکانی پێش و دەگەڕێتەوە لۆیە تێکەڵبوون یعنی تەواو کۆنتاکت هەیە و دەوری هەیە لە بوونی هەر بەکتریایەک و هەوکردنێک لە ناو دەم و لە پووک و لە بۆ هەموو بەشەکانی تری لەش و هاوکردنی پووکیش یەکێکە لەو هاوکردانی کە دەرناکەوێت زۆر بە ئاسانی دەرناکەوێت تامە فترێک پووکەکە هەوی کردووە التیابی کردو بەڵام دیار نییە ئەوە بە چەندێک جارێ ئێمە ئەتوانین چێکێک بۆ خۆمان بکەین بزانین کە ددانمان پێویستی بەوەیە کە ئایا پڕکردنەوەی ئەوێت هەندێک جار تەنانەت ئەو کلۆریە دیار نییە دکتۆر وەکو هاوکردنەکە دانێک لەسەر و بێعیبە لە ناوە کلۆرە یەک ئیدیکی لێدەن ئەڕێت طبعا ئەوش بە لەسەر شخص دەوەست نەسیشت یعنی مەسەر جاری واحد دانەکە زۆر ینی کەمە کلۆرە ئەو کەسە زوو هەستی پێ دەکات دەبین هەست بە ساردی گەرمی دەکات هەست بە ئازار دەکات لە فتر لێک زوو و عکسەوە هەندێک شێ زۆریش کلۆرە دانەکە گەشتە سەر عەسەبی ئەو کەس هیچ هەست بە ئازار ناکە بەنسبەتیوە بەنسبەت ئەو بەشەی کە باسی پووک ئەگەر بەڕاستی ئەم هەر کەسێکمان لە خۆمان چێکی پووکمان بکەین ئاسانترە لە چێکردنی کلۆری دانەکان لەبەرچی هەو پووک بەخۆی ڕەنگێکی هەیە ڕەنگی پەمبەیە و ئەستوربوونی نییە لە نۆرمال لە حاڵەتی احتیادی بە هیچ نەوەخینی لێ نایە یعنی ئەتو هەر شتێک لەو گۆڕانکاریانە دیت یان دیتت ئەستور بووە بە تایبەتی وەکو سەرەکەی ینی هەڵاوسان و بریقەدار دەبێتن و لە کاتی دان شوشتن هەست پێ دەکەیت دان دەشێت بە فلسە دەبینی خینی لێدێ ئەوانە و لە هەمان کاتدا شکلەکەی و ڕەنگەکەی مەسەن بەخۆی ڕەنگەکەی پەمبەیەکی پەمکوی فاتحە جوانە بەسکە ئیلتیهاب دەکە دائما ڕەنگەکەی بەرەو سۆر دەڕواتن یا هەندێک جا بەرەو سۆر و مۆر یعنی بۆ شێوە لۆ سۆر مۆر دەڕوات لەبەرەوە خینی پیس دەڕوات لەو منتیکە ئیلتیهاب هەیە لەبەرەوەی بەڕاستی تەشخیصکردن و دۆزینەوەی هەوکردنی پووک ئاسانترە لە هەندێک حاڵەتی وەکو کلۆریددان لەبەرەوەی هەندێک حاڵەتی کلۆریددان وەکو لەگەڵ جەنابتم هەندێک زۆر ستێژی زۆر مەرحەلی زۆر باش دەڕواتن هەستی پێ ناکەی بەس پووک ئەگەر بێت و بە خۆت متابعی بکەی و زۆر بە ئاسانی دەتوانی ببینی وەکو ئەوەی کە گوتم ڕەنگەکەی شکلەکەی و بوونی خین ئەوانە هەموو چەند نیشانەکەن ئەوانە پێ دەڵێت کە ئەتو پووکت زۆر دروست نییە ئێستا بینەرانی ئێمە لە پیاوان و خانمان و مناڵانیش پێک هاتوون پیاوان هەمیشە دەموددانتان جوانە بۆیە زۆر پرسیاری پیاوان ناکەم پرسیارم بۆ خانمان کرد و پرسیارم ئێستا بۆ مناڵانە ئایا هەر هەمان پزیشکی پسپۆڕی ددان کرێت مناڵ ببینە لای هەر بۆ هەمان مەبەست بۆ ددانیان پزیشکی پسپۆری ددانی منداڵان جیاوازترە لە پسپۆری چونکە مەراحلەکانی فەرقەکات پێم وابە بەتەکید جنابەت پسپۆر لە مەجای خۆت باشتر دەیزانی لەوەی کە کەسێکی کە پسپۆر نەبی لەو جەنە مەسەلەن لەو مەجاالەی تو بەنسبەت ددانیش وایە یعنی ئەگەر ئەو کەسە پسپۆر بی بەس ئەو بەشە ئیش کە بەس ئەو لاینە ئیش بکاتن بەتاکید باشترە شارەزایی زیاترە و زیاتر کەیسات دەبینیتن و زیاتر ممارەسە پێیا دەکات بەڵام لە حاڵاتیش پێویستیش دەتوانی پزیشکی ددانی شارەزا یان ئەوەکانی تریش دەتوانی نەخۆش ببینی بەس بەتاکید باشترە ئەو کەسێک کە پسپۆری هەیە کە دەڵێ پسپۆر معنای ئەو کەسە ئیتر شارەزاییی کاملی هەیە لەو بەشە لێ بەتاکید ئەو باشترە بەتاکید لەبەر ئەوەی احتیمالە کەسەشیش کە یەک ئیشکاتن یعنی دەتوانانی زیاتر تەرکیزکە و زیاتریش کۆنتترۆلی دەکاتن لێ بەتاکید باشترە فەرقی لۆگەت چەند ئیشەشی بکە زۆر باشە کاتە پێشنیاری ئەوە وایە منداڵان بۆ لای پسپۆردانی مناڵان دەستەکانت خۆش بێت دکتۆر زۆر سپاس دەکەین کە وەڵامدەری کۆمەڵە لە پرسیار هەرچەند پرسیاری زۆر زیاترمانەیە بەڵام کاتەکەمان ئەوەی نەماوە زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان بوو لە ستۆدیۆ زۆر سپاس بۆ دکتۆر دڵدار عەبدوڵڵا کە لەگەڵمان بوو بەڵێ دەچینە سەر بابەتێکی دیکە کە باسی ئەستێرەیەکی ناوداری جیهانیە بە تایبەتی خەڵکێکی زۆر ئەیناسێ ئەویش ئەمیتابات جان ئەستێرەی ناوداری جیهانی تووشی کۆڕۆنا بووە
و ئەمیتاباتجان ئەستێرەی بۆلیود لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاوی کردوتەوە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. دوای ئەوە ئەمیتاب کە تووشی کۆرۆنا بووە لە دەرەنجامی ئەوە ئێستا لە نەخۆشخانەیە، بەڵام هەردوو ئەستێرەکە پەتاکەیان بە سووکی گرتووە و باری تەندروستیان جێگیرە و هونەرمەندان و سیاسەکانی هندستان هاوخەمیان بۆ ئەمیتاباتجان و کوڕەکەیشی لەگەڵەوەش هەم خۆی توش بووە هەم کوڕەکەی بۆ هەردووکیان هاوخەمی دەرەبڕن کە ئەوە تەمەنایوایان بۆکەن کە زوو چاک بنەوە. ئەمیتاباتجان ئەستێری بۆلیوودا کە تەمەنی 77 ساڵە و لە سەدەی ڕابردوو دەستی بەکاری هوەری کردووە، خاوەنی چەندین خەڵاتی سینەمایی جیهانیە و ئەمیش یەکێک لەو ئەستێرانەی کە لە جیهانی سینەما تووشی کۆرۆنا بووە. بەم شێوەیە گەیشتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباشی کوردستان 24. هیوادارم کە پرۆگرامی ئەمڕۆتان بەدڵ بوو بێت و تاسبەی کە پرۆگرامێکی دیکەتان پێشکەش دەکرێت لە ڕۆژباش بەخۆتان ئەسپێرم خواتان لەگەڵ.